وەکو ڕۆژە و مەهە لەو دوورە دەرکەوت لە مێوە ئەشک و ئاهی ئێمە سەرکەوت کە ئەو لێو و ددانم دی بەجارێ لە بەرچاوم هەموو لەعل و گەوهەر کەوت. بەڕەحمەت بێ شاعیری هەمیشە زیندوی کورد مەحوی ئاوای فەرمووە لە جوانی ڕوخساری یارە، هەڵبەت لە جوانی جەستەی یارە. هەمومان نەزانی کە جوانی یەکەم جار ڕۆحە ئینجا جەستەیە. ئەمەڵقەی چارە لە کۆتا ئەڵقەی وەرزی دووەمی چارە کە وەرزیشی تایبەت بوو بە شێرپەنجەوە، باس لە شێرپەنجەی دەم و قوڕگ و قوڕقوڕاگە و سوورێنچکەکەی، یان ئەو شێرپەنجانی کە بە شێوەیەکی گشتی کۆ دەبنەوە لەژێر یەک چەترا کە پێیان دەوترێت شێرپەنجەکانی سەر و مل. بوونیەمانە بەدەستی منەوە مانای خۆی هەیە. بەڵام ئەوەی کە زانراوە دەربارەی شێرپەنجەی دەم و هەموو جۆرەکانی شێرپەنجە خراپترین شت بریتە لە جگەرە کێشان و زیادە ڕەویکردن لە خواردنەوەی ئەلکۆهۆلە و هەروەها جۆرێک ڤایرۆس کە بە هیومەن پاپیلۆما ڤایرۆس ناسراوە، ئەو ڤایرۆسی کە هۆکارە بۆ توشبوون بە شێرپەنجەی ملی ڕەحم، هۆکارێکی مەترسیداریشە بۆ توشبوون بە شێرپەنجەی قورگی مرۆڤ، کە ئەم جۆرە لە شێرپەنجە هاوبەشە لە نێوان قورگ و زێ یان لە نێوان کۆئەندامی زاوزەی مێینە لەگەڵ شێرپەنجەکانی دەمە. بە خۆشحاڵیەوە توێژنەوە زانستێکەکانەوە دەرخستوکەم شێرپەنجەی ملی ڕەحمە لە کوردستان ئێجگار کەمە بەراورد بە وڵاتانی دەرەوە، بۆ لەبەر پەیوەندی کۆمەڵاتە بەهێزەکانی ئێمە هەمانە. لە مەڵقەی چارە کۆمەڵک زانیاری تایبەت و نوێتان بۆ دەرەکەوێت دەربارەی شێرپەنجەی دەم. ئەمەی کە بەدەستی منەوەیە دەکرێت شەربەتی هەنار بێ، دەکرێت ئاوی شێرمەترش بێ، کە ئەم دوانە هەردووشیان سوودێکی و بەهایەکی خۆراکی ئەجگار بەرز و گرنگیان هەیە. شەربەتی هەنار و ئاوی شێرمەترشیش سوودیان زۆرە. ئەگەر ئەمە ئاوی شێرمەترش بێ چەوەنەری تێیە. چەوەنەرەکەش سەرچاوێکی باشی فۆلیک ئەسیدە و پیا و ژنیش دەتوانێت سوودی لێ وەرگرێ بۆ ئەوەی کە بڕی ئاسن لە لەشیا دانەبەزێ. خۆگە شەربەتی هەنار بێ هەردوو لامان دەپارێزێت لە هەموو جۆرەکانی شێرپەنجە لە بەرەوەی پڕە لە دژە ئۆکسانەکان. دژە ئۆکسانەکانیش مرۆڤ ئەپارێزن لە هەموو جۆرەکانی شێرپەنجە کە هۆکاری شێرم بە ترشەکە بریتێ لەمە چاوەنەر، کە ئێستا وەرزی چاوەنەرە و دەتوان بە جۆرەهای جۆر سوودی لێ وەرگرن کە ئاسانترینیان بریتێ لە شێرم بە ترش. و ئەمەشیان کە بەدەستی منەوەی و بێوە ناخۆش گازێکی لێگرم. تەماتەیە کە بەشێکی زیندوی سفرەی ڕۆژهەڵاتیە. تەماتەش لە توێژنەوە زانستەکان دەرکەوتووە کە هۆکارێکی پارێزەری باشە لە هەموو جۆرەکانی شێرپەنجە بەگشتی و بە تایبەتی لە شێرپەنجەکانی ملوسەرە. بۆ دەستپێکردن بە ناساندنی جۆرەکانی شێرپەنجەی ملوسەر و شێرپەنجەی دەم بە تایبەتی میدەنی ئێمە نیمەش نابین و ئەگەڕێنەوە خزمەتتان بۆ تاوتۆکردنی بابەتەکەمان لەگەڵماوە. بۆشایی دەم پێکاتوە لە چەند بەشێکی جیاواز، لەوانەش ئێسکی شەویلگەی سەر و کە پێی دەوترێت ماکسیلا، ئێسکی شەویلگەی خوار و کە پێی دەوترێت ماندیبڵ، ددانەکان و پووک مەڵاشوو. لەگەڵ ئەو بەشی کە دەکەوێتە نێو گوپەکانەوە پێی دەوترێت بیوکاڵ میوکۆسا. ئەو ناوچەی کە دەکەوێتە پشتی ددانی ژیریەوە پێی دەوترێت ڕیتۆمۆلار ترایگۆن. هەروە دوو لەسەر سێی بەشی پێشەوەی زمان و بەشی ژێرەوەی دەم. لە جەستەی مرۆڤدا دەم بەکاردێنرێت بۆ قسەکردن، تامکردن، جوین و قودانی خواردن. لە نێو هەموو ئەم پێکاتانەشدا زمان گرنگترین بەشی دەمە بۆ ئەنجامدانی ئەم کارانە. ئەگەر زمان بەباشی نەجوڵێت ئەوە کردارەکانی قسەکردن و خواردن کاریگەری گەورەیان لەسەر دروست دەبێت. ئەمە لە ئەنجامی چەند هۆکارێک دروست دەبێت، لەوانەش شێرپەنجەی زمان لە دەستانی بەشێکی ماسوولکەی زمان، یان ترس و نیگەرانی دوای نەشتەرگەری، هەروە برینداری کە دەبێتە هۆی سنووردارکردنی جوڵەکانی. ئەو شێرپەنجەی کە لە هەر بەشێکی نێو بۆشایی دەمدا دروست دەبێت پێی دەوترێت شێرپەنجەی دەم. گرنگترین نیشانی شێرپەنجەی دەم بریتیە لە دروستبوونی ئەو قورحە و برینانەی نێودەم کە چاک نابنەوە. هەندێک لە جۆرەکانی شێرپەنجەی دەم بە ئازارن، بەڵام زۆرینەیان بێ ئازارن. شێرپەنجەی دەم کێشە بۆ ئەو نەخۆشە دروست دەکات لە کردارەکانی جوێن و قودان و قسەکردن، وای لێ دەکات
بە ئەسەم بتوانێت دەم بکاتەوە. ئەگەر پووک تووشی شێرپەنجە ببێت ئەوە ددانەکان هەڵدەوەرن و ددانە دەستکردەکانیش بەباشی شوێنی خۆیان ناگرن. یەکێکی تر لە نیشانەکانی ئەم نەخۆشیە بریتیە لە دروستبوونی پەڵەی سپی یان سوور لە نێو دەمدا کە دەکرێت خانی شێرپەنجەیی بن یان ببنە خانی شێرپەنجەیی. شێرپەنجەی دەم هەندێک جار بڵاو دەبێتەوە بۆ نیمچە لیمفەگرێکان کە دواتر دەبێتە هۆی دروستبوونی تۆپەڵە برینێک لە ملدا. لیمفەگرێکان گلاندەکان دروست دەکەن لە نێو ملدا کە ئەمەش بەشێکە لە سیستەمی بەرگری لەش و بەرگری لە لەش دەکات لە دژی توشبوون بە نەخۆشیەکە. شێرپەنجەی دەم بە شێوەیەکی گشتی لە ڕێگەی نەشتەرگەریەوە چارەسەر دەکرێت. هەندێک نەخۆشی پێویستیان بە چارەسەری دوای نەشتەرگەریش هەیە، وەک چارەسەری تیشکی. ئیتر بە تەنها بێت یان لەگەڵ چارەسەری کیمیایی پێکەوە. ئەمەش بەندە بە قەبارە و شوێنی شێرپەنجەکە. پزیشکەکان پێشنیاری ئەو چارەسەرت بۆ دەکەن کە بۆ حاڵەتەکەی تۆ گونجاوە. پانزە ساڵ لەمە بەرەو لە ساڵی 2004 لە ناو کۆلێژی پزیشکی ددانی زانکۆی سلێمانی و لە ناو نەخۆشخانەی فێرکاری شاری سلێمانی بەشەکرایەوە بە ناوی بەشی نەشتەرگەری شەویلگە و ڕوونەمای 15 ساڵی ڕابردووە خەریکی پێگەیاندنی دەیان کوڕوکچی گەنجن کە کارەکەن بۆ خزمەتی هاوڵاتیان و هاونیشتیمانیانی خۆمان. ئێستا سلێمانی جگەلەوەی کە پایتەختی هەموو کوردستان و عێراق بۆ باشترین خزمەتگوزاری حکوومەت پزیشکیەکان و لە ڕووی پێشکەوتنی زانست و هەموو شتانەزان لە شێرپەنجەیە کە ئاڵی شێرپەنجە لە هەموو عێراق ئاڵەن هیوا و سلێمانی. بەڵام ئێستا لە زانستی نەشتەرگەری شەویلگە و ڕووشاوا سلێمانی هێشتا هێواش خەریکاچێتە پێشەوە و سەرەکەوێ لە بوارەشە. ئێمە بۆ ئەمەڵقەیە بۆ قسەکردن دەربارەی شێرپەنجەی دەم کە بەشێکە لە شێرپەنجەکانی سەر و مل کە بە ئینگلیزی پێیان دەوترێت هێد ئانێک کانسە کە هەموو شێرپەنجەکان بێکەوە لەناو یەک گورزەیە کۆکە لە یەک زەمبیلەیە کۆکەن و پێیان دەڵێن شێرپەنجەکانی مل و سەر میوانەکەمان خۆی لە ڕاستیە بە کەلێرۆسەکەی پزیشکی ددانە. بەڵام پاش ئەوە 5 ساڵی بۆردی خوێندن و جگەلەوەش 2 ساڵی دیپلۆمای خوێندنی 7 ساڵی تری خوێندووە بۆی کە ببێ بە پسپۆری نەشتەرگەری شەویلگە و ڕوو. بەڕێز دکتۆر زانیار مستەفا ئەمین بە خۆشحاڵیەوە لە بەیانیەکە پاش ئیزن خواستن میوانمان دکتۆر بەخێربێی. زۆر سپاس بۆ بەرنامەکە، زۆر سپاس بۆ جەنابێت کە یعنی پایۆنیری لە کاری پزیشکی بەڕاستی. ئێمە بێەوە جوانی دکتۆر جیان. دکتۆر زانیار، ئێمە لە هەموو بەرنامەکانی چارەیە کە بەتایبەتی ئەم 24 ئەڵقەیە کە ماڵقەی 25 تایبەتە بە شێرپەنجە هەوڵمان ناوە خەڵک بە پسپۆرە جیاوازەکان بناسێنین بۆی کە لە کاتێکا پێویستی بە چارەسەرێکی پزیشکی هەبوو چاوی کراوە بێت و بڕات و بزانێت لە چۆ کارەکە. شێرپەنجەی دەم کە تەوەری ئەمەڵقەیە باسی یەکەین، بەڵام پێشەوەی بە وردەکاری شێرپەنجەی دەما بچینە ناوە بەردەوام خەڵک پرسیاریەوەی هەیە ئێوەکو نەشتەرگەرانی شەویلگە و ڕوو مەسەلەن جەناب دکتۆر زانیار کۆمەڵێک دکتۆری تریشمان هەیە، دکتۆر سامان واحید بۆسکاریمان هەیە، دکتۆر فەلاح هەورانیمان هەیە، دکتۆر سوهانافی ئالوسیمان هەیە، خاتوو دکتۆر نەورۆزمان هەیە، دکتۆر نزارمان هەیە، دکتۆر ئومێدمان هەیە، دکتۆر شاخەوانمان هەیە کەمە هەموو بەیەکەوە هاوڕێ و هاوکاری خۆتن کۆمەڵێک تری گەنجی لەسەر خەریکن پێیەکەن. ئێوە هەر هەمووتان پێشتر 5 ساڵ خوێنوتانە بوون بە دکتۆریدان پاشەوە ئێستا بوون بە نەشتەرگەری شەویلگە و ڕوو. 2 ساڵ ئیقامە قودما، دوای 2 ساڵ ئیقامە قودما هەنێکمان دیپلۆم هەنێکمان ماستەریشمان هەبووە. اینجا بۆردەکەش ئەنجا 5 ساڵی بۆردە بۆ خوێندێ. 5 ساڵ بۆردی ئێمە سیستمی ئەمریکین، سیستمی ئەمریکی سینگل کوالیفیکیشنە. سینگل کوالیفیکیشن واتە تۆ بۆ ئەوی ببی بە نەشتەرگەر حتممە ئەبێ بەشی نەشتەرگەری گشتی بکەیت، بەشی باڵتنی بکەیت، بەشی شکاوی و مێشک و دەمار و بۆریەکانی خوێن و قەفەسەی سنگ و ئەمانە هەمووی بکەیت. قورگ و لوتوکێ وەکو ئێمە ئەبێ بیکەین، وەکو جوانکاری بەشی پلاستیک سێرجری ئەبێ بکەین. ئەمانە هەمووی بە ڕێگولیشنێک لە ماوەی 3 ساڵە وەریەگرین. ئەو 3 ساڵی ئەم 3 ساڵی ئێوە ئەگەر دکتۆر زانیار ئەم 3 ساڵی لە سلێمانی نەکردایە بچوە لە ئەمریکا بیکردایە هەر هەمان شتێ خوێند؟ بالضبط لە ئەمریکا هەمان شتە، باشە منهەج و فێرکرد لە ئێران هەمان شتە، ئەوەی کە مەدرسەی ئەمریکی بێ هەمان شتە، ئەوەی مەدرسەی ئەوروپی بێ
دبل کوالیفیکیشنی مەطلوبە دبل کوالیفیکیشنەکە باشترە لە پێشا پزیشکی و خوێن بێ بۆی ستێپەکان ئاسانتر ببڕی یعنی من ڕەفیقە ئەڵمانەکانم پێشتر توبیان خوێنەوە ئەنجایەن توب ئەسنانەکە ئەکەن ئەنجا ئەچێتە ترینینی مەگزلۆفیشیال بەڵام تۆ حتممە نەبێ هەر کامێکیان بیت بۆی بە سپۆری نەشتەرگەری شەویلگەڵ و حتممە نەبێ پزیشکی دانیش و پزیشکی گشتیش تاواڵکی یعنی هەردووکیتان خوێندە ئەبێ هەردووکی باشە من چکەلوێت کە خوێندکاری بەڕێزیشت بووم بە شەرەفێکی زۆرەوە و خوێندکاری زۆرە لە دکتۆرانە بووم کە تەواومان کرد ئێمە پێمان وترا بەکەلۆریۆس لە نەشتەرگەری و نۆشداری دەم و ددان واتە پزیشکێک کە پاش 5 ساڵەکە جگە لەوێ کە کاری پڕکردنەوە و پاکردنەوە و هەڵکێشان و دروستکردنی دانەکە دەرێک نەشتەرگەری بچووکی ناودەمیش ئەکا بەڵامەوەی کە من ئاگدارم ئێوەکو پزیشکانی نەشتەرکار جگە لە نەشتەرگەری ناودەم کەمێک دەستان فراوانترە زیاترە کشێن بۆ نمونە لە قوڕگاییشەکەن جوانکاری لوتەکەن جوانکاری چاوەکەن هەنە جارەگەنە بنی مێشتیشەوە ئەو خوێندنەی ئێوە بای ئەوەیە کە بتوانە ئیشانە بکەن دروستە؟ بەڵێ قوربان دوای ئەوەی کە هەموو ستێپەکانی نەشتەرگەری ئەبڕی مەسەڵەن لە بۆردی عێراقی ئەمە ساڵێک و 4 مانگ بەس نەشتەرگەری گشتی هەیە ینی وەکو مقیمەقدەمێکی نەشتەرگەری گشتی تۆ مڕی خۆڵەکێرەشم کردەوە هەموو ئەو شتانە ئەەکەی کە برادرە نەشتەرگەیەکانێکرێ ئەسڵان ئەو ئیمتیحانەشی کەیکەی هەمان ئیمتیحانەکە برادرانم کە لە بۆردی نەشتەرگەری دەرچوون پێ پاس بوون منیش بەوە پاس بوون باش وەکو چۆن مەسەلەن لە بەریتانیا بۆی بیبی بە نەشتەرگەری شەویلگەڕ و ئەبێ MRCS-ەکان کەی بزەبت لا ئێمەش ئێمە پرایمەری بۆردمان لە مستەوای ئەو MRCS-ەیە زۆر باش ئەوە جێگەی خۆشحاڵیە بۆ منۆکو پزیشکێک وەکو پێشکەشکارێک و هاوڵاتیەکی ئەم وڵاتە کە پزیشکانمانە سەرستاندەراتی بەریتانیا و ئەمریکا ئەخوێنن جا ئەمێ سەرنجتان بۆ ڕابکێشم بە تایبەتی لە مەسەلەی نەشتەرگەریە ئەمە قسەی من نییە قسەی زانەگەورەکانی نەشتەرگەریە کە پزیشکانی ڕۆژهەڵات بە گشتی و پزیشکانی عێراقی بە تایبەتی لە توانای دەستی نەشتەرگەریە زۆر لە پزیشکانی ئەوروپی و ئەمریکی باشترن بۆ لەبەروی ئەمان حاڵەتی ئیش زیاتر هەموو شتانە زانن ماشەڵڵا عێراق بە شەڕ و شۆڕ ڕاتەیە جا هەتا شەڕ و شۆڕش زیاتر بێت نەشتەرگارەکانمان باشترە بن بە ئومێدی دکتۆرێکی هۆڵندی هات کاتێ دکتۆر برایم لێرە بوو یادی بەخێر وتی من هێشتا بولێت ئنجریم نەبینیەوە بەس وا بزانم ئینەکەی بچووکە ئێگزیتەکەی گەورەیە نەیبینی بوو یعنی کەیسی ڕۆژانە 5 و 10 و 15 ڕۆژانەمان هەبوو شێڵنجریمان هەبووە نەخۆشمانە بۆ بلاست ئنجری ئەسڵا هەر دەموچاوی هەمووی هەڵتەکیەوە بەتەقینەوە ئەمە بە هیوای ئاشتین بە وڵاتی خۆمان بەڵام ئیتر خۆ شەڕیشکە هەبوو مرۆڤیش فێرە بێ دکتۆر زانەر با بێن سەتەوەری بەردامەکە شێرپەنجەی دەم ئێمە لە ئاڵلقەکانی ڕابردووە کە باسمان کرد بۆن مە لە دوو ئەڵلقەی کۆتاییەوەی هێنمەوە لە شێرپەنجی پرۆستاتە زۆر باز لەسەر مەسەلەی تەمەنەکرێ ئەڵێ بە تایبەتی پرۆستات نەخۆشیەکە کە زیاتر لە سەر و 50 و 60ەوە دەرەکەوێت ئەگەرچی بە کەمیش لە خوارد چلەوە دەرەکەوێت بەڵام بەگشتی لە سەر و 50 و 60ەوەیە بەڵام ئەڵلقەی پێشومان کە باسی شێرپەنجەکانی کۆندانی زاوزەیمێی نەبوو خاتو دکتۆرژیان باسی لەو کردکەوت لە هەندێک حاڵەتە شێرپەنجەی هێرکەدان لە ناو سکیدایکی شابینراوە شێرپەنجەی دەم چۆن چۆنی ئایا ئەمەش لە دوای 50 و 60ەوە دەرەکەوێت یاکرێت هەموو تەمەنێکا دەرکەوێت ئێمە ئەبێ یەکەم بزانین شێرپەنجە لە ڕاستیاس چییە پێناسەکەی شێرپەنجە هەر خانەیەکی خۆتە میوتەیشنەکە یعنی واتە سەرکێشی ئەکا بەگوێی مردن ناکە هەموو خانەکانی ئێمە جگە لە خانە دەماریەکان بە زۆری زۆربەی خانەکانمان ئێمە بە پرۆگرام ئەبێ مەورن تەمەنێکیانەیە دروسە بن گەورە ئەبن ئەمرن پرۆگرامت سێڵ دەست پێوتر ئەپۆپتۆسس هەنێک خانە سەرکێشە بن نامرن وەچە ئەخەنەوە دروسە بنەوە دروسە بنەوە ئەمە ئەبێ بە لوگ مۆڵ هەر شتێک کە پێی بوترە دەسەکا بە دروستبوونی ئەوەی کە پێوترێن شێرپەنجە ئەمە وەکو پێناسی شێرپەنجە چۆن دروستە بێت چی ئەبێتە سەبەبی ئەوەی کە دروست بێت پێشە بچینە سەر سەبەبەکان دکتۆر دەرکەوتنی شێرپەنجەکە سم لە پرسیارەکانی دوایەوە باسی هۆکارەکانەکەین لە مەسەلەی تەمەنەکەیە شێرپەنجەی دەم تایبەتە بە پیری یانەکرێت لە گەنجیشا دەرکەوێت
نەوعەکانی فەرقی هەیە بەگشتی تایبەت نییە بە گەنج یا بە پیر ئەگونجێ لە هەر تەمەنێکە بەڵام ئەوانیان کە لە ناوەندە شانەکانەوە لە میزێنکایمەوە یعنی بڵێ جەماعەتی سارکۆماکان لە ئیرلی لایفا کەواتە شێرپەنجەی دەم لە گەنجی شا ببینێ لە پیری شا ببینێ بەڵێ بەداشە هەر بۆ زانیاریتاندا ئەنیمێشنەکەی پێشەمەشابینیتان کە دەرکەوتنی هەر برینێک لە ناو دەمی مرۆڤ کە بۆ ماوەی 2 هەفتە زیاتر بێ و بە بەکارهێنانی دەرمانەکانی پزیشکێکی ددانی گشتی هەر پزیشکی ددانێک نەڕوا ئەوە نیشانەی پرسیارە و پێویستی بە بینین هەیە وەک لە ئەنیمێشنەکە بینیتان 3 بابەت زۆر باسەکرێت لەگەڵ شێرپەنجەی دەما جگەرە زیادە ڕێکردن لە خواردنی ئەلکۆهۆلە لەگەڵ ڤایرۆسی کە پێوتری هیومن پاپیلۆما ڤایرۆس کە لاڵقەی پێشەوەمان باسکردن کە پەیوەندیدارە بە شێرپەنجەی ملی ڕەحمەوە شێرپەنجەی ملی ڕەحم بە خۆشحاڵیەوە لە کوردستان بەگشتی لە سلێمانی بەتایبەتی زۆر کەمە لە چاو وڵاتانەوەش لەبەر ئەو پەیوەندی ئاین و کۆمەڵایەتی کەمەمانە کە پیاوان و ژنانیش لە دەرەوەی خێزان سێکس ناکەن ئەم شێرپەنجەی دەما ئەو ڤایرۆسی هیومن پاپیلۆما ڤایرۆسە ڕۆڵی هەیە لە دروستبوونیە خۆی یەکێک لە ئەمە 6 ئێسێکمان هەیە دایمە ئێڵێیت سمۆکین جگەرە کێشان سەپسس یەکێکیانە سەپسسەکە یعنی توشبوون یعنی مانەوەی توشبوونەکە ئەگونجێ فەنگەڵ بێ بڵین لە کەڕوو بێ وەکو کاندیدیا ئەوانە ئەگونجێ بەکتری بێ و ئەژگونجێ ڤایرەسی بێ و ڤایرەسیەکە یەکێک لەوانە هیومن پاپیلۆما ڤایرۆسە باشەکەواتە بە هیومن پاپیلۆما ڤایرۆس ڕۆڵی هەیە لە دروستبوونی شێرپەنجە دەم و قورگان لە مەسەلەی بەکتریاکە بۆ نمونە کەسێک دانی هەوەکە بۆی کە لە زمانی خەڵکاڵی ئیلتیهابەکە و ئاوسێ ئەکرێ گەرم ئاوسانە بۆ ماوەیەکی دوور و درێژ کرۆنیک بڵێن یعنی مزمین بێت باشە بەکتریال ئینفێکشنێک ئیلتیابێکی بەکتری دوور درێژخایەن یەکێکە لە سەبەبەکە درێژخایەن ماوەی چەندێکە بۆ نمونە مناڵێک دانی ئیلتیهابەکە شروعی ئیلتیهابێن لەم بڕۆ هەڵی مەکێشە کە تۆ لە من باشترە زانی باشترین چارەسەر هەڵکێشە لە مناڵە لەوە چێ شانسەکە زیاتر بێت تا لە گەورەیە چونکە لە مناڵە گەشەی خانەکان سەریعترە کەواتە هەموو مناڵ و هەموو گەورەیە کە دانی ئیلتیهابی کرد پاش بەکارهێنانی دەرمان یان دەماری ببڕیان هەڵی کێشە پێویستی بە چارەسەرە بۆ خۆپاراستنە شێرپەنجەی دەم باشە ئێمە لە ئاڵلقەکانی پێشووی چارەیە باسمان کرد کاکتۆر من نامێ خەڵک بترسێنم بەڵام ڕاستیەکەش بێ لە خەڵک نەشارینەوە کانسەر و فۆبیاش خۆی نەخۆشیە باشە ئەوەی کە ئەو نەپترسی لە کانسەر ئەو نەپترسی لە شێرپەنجە و نەپترسی لە شێرپەنجە ئەوەش خۆی نەخۆشیە باشە خۆ ناکرێ ڕاستەکەش بشارین بەڵام زۆربەی کێشەکانی ئێمە لە تەخیر هاتنایە لە درەنگکەوتنی ناسینەوەی شەرپەنجە هینا من ئەگەر لوویەکی پچکۆلە بێ لە ستەیجە ئەخر خۆی یەکسەر نابێ بە کانسەر زۆر جار یەکەم جار یەکسەر نابێ بە شێرپەنجە کۆمەڵێ ماک هەن پێش ئەوەی ببی بە شێرپەنجە پێیانوتر لیکۆپلەیکە ئەرسترۆپلەیکە لایکن پلانزنەوەکان ئەمانە پێش ئەوەی ببێ بە شێرپەنجە لە پێشە ماوەیەک سپیە بێتەوە دەمەکە ماوەیەک نازانم پەڵی سوسو دروستە بێ ماوەیەک ئەوە مەگە بەڕاستم مەسەڵ ئێمە پیشانبینەرەکانی بینەری بەڕێزی بین لە پێشە ئەوەیە تو هەر لەوە چێت تەنها بە تاشینێک نەجاتر بێڵێ نەک هەتا بڕینیش نا بە تاشینێک لەوە چێت بە تۆزێک کرایۆسێراپی لەوە چێت تۆزێک کیمەکەڵ پیلینێ نەجاتر بێ لەسەری باش مۆڵێک لە دەموچاوە مەسەڵەن میلانۆمایەک شتێک زۆر ئەتوانی لای بی پێشەوەی دەستکا بە تێکچوون و گەورە بوون دکتۆر زانیار ئێمە لە ئاڵلقەکانی پێشووی چارەیە باسمان لە مەسەلەی جگەرە وەرکول کردو لە هۆکارە شێرپەنجەکارەکانە باس لەوا کرد بەڕێزانی کە تەنها جگەرا کێشن 5 جار زیاتر لەبەر مەترسیەوەیان کە تووشی شێرپەنجەی دەم ببن ئەو بەڕێزانی کە جگەرە ئەکێشن و ئەلکۆهۆلی ژەخۆن و پێکەوە مەترسیەکە بەرزەبێتەوە بۆ 20 جار ئەگەری توشبوونیان زیاترە فعلا مەسەلەکە بۆ گەورەیە کحول جگە لەوەی کە خۆی احتیمال هەیە میوتیشن دروستکە ئیمیونیش دابەزێنێ بەرگری لەشیش دابەزێنێ هەر بۆیە شانسەکە زیاترەکە ینی ئێستا بۆچی ئەوە لە سایتەکان و لە شوێنەکان ئەبینین ڕێگە چارەی سروشتی بۆ نەهێشتنی شێرپەنجە و ڕێگە چارێت خۆی هەنێک لەو شتانە هەمووی بە دروستکردنی سیستمی بەرگریە تۆ ئەگەر سیستمی بەرگری و بە تۆزە بە قووەت بێت درەنگتر تووشەبی ینی حتا سیستمی بەرگری نەفسیش دەوری هەیە بوونی فشارەوە.
شێرپەنجەی دەم هۆکار و مەترسیدارەکان، سنووردارکردنی ڕێژەی خواردنەوە کحۆلیەکان، واسێنان لە جگەرەکێشان، ڤایرۆسی HPV. ڤایرۆسی HPV لە ڕێگەی سێکسەوە لە پێستەوە بۆ پێستێکی تر دەگوازرێتەوە. نیشانەکانی شێرپەنجەی دەم: برینی ناودەم کە لە ماوەی 3 هەفتەدا چاک نەبێتەوە، پەڵەکان، دروستبوونی پەڵی سپی یان سوور لە نێو دەمدا، گرێکان، دروستبوونی گرێ و هەڵئاوسانی نائاسایی لە نێو دەمدا، پێکهاتەی ناودەم، میوکۆسا، پووک لێو، بیوکاڵ میوکۆسا، پووک، پووکی پێشەوە، میوکۆسا، دەرچەی دەم، مەڵاشووی ڕق، ناوچەی لەوزەتێن، مەڵاشووی نەرم، ڕووی بەشی خوارەوەی زمان، ژێرەوەی دەم، سنووری لایەکانی زمان. هاتیەوە خزمەتتان لە بەشی یەکەمی بەرنامەکە باسمان لە هۆکارەکان کرد بۆ شێرپەنجەی دەم. من ئەوەی تاکو ئێستا خوێندبوومەوە بوو کە ئەوترا بە تایبەتی باز لە مەسەلەی جگەرە و ئەلکۆل و ڤایرۆسەکرا، بەڵام دکتۆر زانیاری میوانی بەرنامەکە باسی لەوە کرد کە هەوکردنە کەڕووی و بەکتریاکانیش دەکرێت هۆکار بن بۆ شێرپەنجە. بەمانایەکی تر ئەگەر ئیلتیابێکی دانتان هەبوو لە خۆتان لە مناڵەکانتانە پشتگوێی مەخەن. بە تایبەتی دکتۆر زانیار باسی لەوە کرد کە لە مناڵە ئەکرێ مەترسی شێرپەنجە زیاتر کە بە تایبەتی ئەگەر ئیلتیابەکە زۆر بمێنێتەوە لە دەمی مناڵەکەیەوە هەموو پەڵەیەکی سوور و سپی نیشانەی پرسیارەمانەوەی. دکتۆر زانیار، پەڵە سوور و سپیەکان چەندێک بمێنێتەوە لە دەما نیشانەی پرسیارە و ئیتر جێگەی مەترسیە؟ ئینسان ڕۆژانە سەیری خۆی ئەکات، سەیری ناودەمیشەکە، سەیری دەم و چاویشەکە، هەر شتێکیش بێت خۆتان زان زمان ینی زۆر حەساسە، ینی شتی بچووکیش گەورە ئەکا، پارچە شتێکی بچکۆلە لە دانتابێ زۆر گەورەیەکارێت. لەبەرەوە ئەگەر شتێکە هەست پێ کرد، ڕەنگێکی جیاوازە هەست پێ کرد، بەرەو سپی بوون یا بەرەو سوور بوون، حتممە نەبێ سەرنجە ڕاکێشێ. ماوەی چەندێک بێنێتەوە ئەم سوور بوون و سپی بوون؟ ئێستا بۆ نمونە دکتۆر تۆ لە من باشترە زانین جۆرێک لە برین هەیە لە مەڵاشوی مرۆڤێت، لە نەرمە مەڵاشویات پێڵێن پیزا بێرن، کە ئەو کەسانی پیزا خۆن پیزاکە و مەڵاشویان نانووسێت و برینێکی سپی دروستێ. بەڵام بە شێوەیەکی گشتیان برین لە ماوەی 3 ڕۆژ تا هەفتەیەکە ئاڕوا. چ پەڵەیەکی سوور و سپی بۆ ماوەی چەندێک بمێنێتەوە نیشانی پرسیارە؟ ئێمە کۆمەڵی نۆع برینمان هەیە، کۆمەڵە برینمان هەن بە ترۆما، ینی بە بەرکەوتن، ئیتر ئەمە سووتان بێ، بڕین بێ، برینارگەستنیدان بێ، ئەوە عادەتەن خۆی 5 ڕۆژ بەرەو ژوور ناخایەنێ، خۆی چاکە بێت، 10 ڕۆژ ناخایەنێ چاکە بێت، زۆر زەحمەتە 10 ڕۆژیش بخایەنێ، هەتا ئەوان ئەو برینانی کە ئێمەش دروستیانەکەین لە ناو دەما بە نەشتەرگەری هەر چاکە بن لە 10 ڕۆژ. ئەمێنێتەوە سەر کۆمەڵێک نەخۆشی کە لێکچووی شێرپەنجەن، ئەبێ ئاخر ئەوانەش جیاکەینەوە، هەرچیمان بینی لە دەممانە یەکسەر زیڕە نەکەین بڵێن تووشی شێرپەنجە بووی، و کەسیش نەتوانە قەناعەتمان پێ بکا کاکە هەر تێوگەێنم بڵێم کاکە مەترسە ئەمە شێرپەنجە نیە و تۆ هەر بترسی. لەبەرەوە کۆمەڵێکیشمان هەن وەکو لایکن پلاناز، وەکو ئەوانەی کە تر کە تقریبان بزەبت لە شێرپەنجە یا لە پریمەلیگنەنت لیژنەکان ئەچن یا ماکەکانی پێش شێرپەنجە ئەچن، بەڵام شێرپەنجەش نین. ئەوە کە هەستێک کرد 2 هەفتە بەرەو ژوور شتێک ماوەتەوە لە دەم تا وەڵامەکەی نازانی، دڵنیا بەرەوە لە وەڵامەکەی هیچ زەرێک ناکەی ئەگەر دکتۆر بیبینێت و تەشخیصە بگا.
ئیسراحەتەکەی نەفسیەن ئیسراحەتەکەی کێ لە شتێکی خەتەر نییە کێ لە شتێکی زۆر سادەژ نییە بۆچی لەو قەلەقەیە بمێنیتەوە. جا پرسیارێکی زۆر کورتم هەیە ئەوەی کە ئەڵێ دکتۆر ئەم برینە ئەم پەڵەیە ببینێ دکتۆری پێز بیبینێ دکتۆری دان بیبینێ دکتۆری هەناوی بیبینێ سەیدەلانی بیبینێ چی بیبینێ؟ خۆی لە ڕاستیە ئەوەی کە لە کاری پزیشکیە ئیشکات ئەگەر تەبیب ئەسنانیش بێ تۆزێ خیبرەیەکی هەبێ هەر سەرنجی ڕائکێشێ ئەو شتانە لەوە چێ زۆر کەم بیبینێ بەڵام سەرنجی ڕائکێشێ بۆیە من وا تەوسیەکەم یا پزیشکێکی نەشتەرگەری شەویلگە و ڕووبێ یا پزیشکێکی نوشداری ناودەم بێ ئۆڕال مێدسن برادەرانی ئۆڕال مێدسنمان یا پزیشکانی پێستیش زۆر جارێ ساو ڕۆژە برادێکی خۆمان وتم ئەوە لایکن پلانە سەوتی دکتۆر نەوزادی ژوای وتووە دکتۆری پێستیش لایکن پلانەس و چۆن نەخۆشیەکانی دەرەوەی دەم ئەناسنەوە دەم و چاوە ناسنەوە میلانۆمای ئەناسێتەوە ناودەمیش ئەناسێتەوە نەشتەرگەری گشتیەکانیش بەڕاستی هەر زۆربیان بە حکمی خیبرەیان بە خیبرەدارەکانیان زۆر باش ئەیناسنەوە و پسپۆڕەکانی قورگول و توگوێش دیسان چونکە ئەوە گرنگە بە عام دکتۆرێک ببینێت یعنی ئەبێ دکتۆرێک کە لەو حەق لەبێت لەو بوارە بێ بۆ بینێ باشە بەتایبەتی لە مەجای مل بەرەوسەر مل بەرەوسەر باشە ئێوە کە برینێکێت دوایەوەی کە دوو هەفتە زیاتر مایەوە پزیشکەکە کەوتە گومانەوە لەوەی کە ئەکرێت ئەمە پێش شێرپەنجە بێت یان شێرپەنجە بێت نمونەوەرەگرێت بۆ نمونە لە شێرپەنجەی پرۆستاتە دووەڵقە پێش ئێستا دکتۆر ڕاباسی لەوە کردە ماچەیەکیان هەیە شتیش لێوەگرن بە قەرتاڵێک دەزووە کە وتی 6 تا 12 تاڵە دەزووەرەگرین ئەوەی کە ئێوە پزیشکانی نەشتەرکار وەرەگرن ئەگەرچی دکتۆرانی گشتی دانیشە توان وەری بگرن بەگشتی نمونەکە چەندێکە بێ ئەمە ئەو شتێک کە جەنابە فەرمووی پێڵێن بایۆپسی ئەمە ئەگەر ئەو برینە لە ناو دەما بێت یا لە دەرەوەی دەم بێت لە دەم و چاو بێ بۆکو برین بێت ئێمە سوچێکی لێوەرەگرین وەکو بڵێ لە بزینەیەکی لێوەرەگرین لە بەشە ساغەکە و لە بەشە نەخۆشەکە بۆی بزانین لە هەردوولا هەیە کۆمپێریکان بەراوردیکەن هەنێ جار ئێمە هەنێ لومان هەیە شاراوەیە بەس گرەیە دروست بۆ گرەیەکی تیان باشە ئەم گرەیە خۆتۆ ناچین یەکسەر بیبڕین مەسەرەن فایلی دڵ ئەسپایرێشنێکی بۆکەیت بە سەرنجێک ڕۆیتەناوە و لێ زۆر جار ئەسڵا ترسین فایلی دڵیش بکەین چونکە گومانمان هەیە مەسەرەن ئەمە شێرپەنجە بێت لەوە چێ لە بیدایەت ئێمە سۆنەرمان هەیە ئەشیای ئاساییمان هەیە سۆنەرمان هەیە سیتیسکانمان هەیە سیتیسکانەکە مەسەرەن ئەشیای ئەوەی کە خەڵک پێڵێت تەنووری ئێمە بینەران دوو نەوع تەنووریش هەیە مغناتیزیمان هەیە و ئەشیعەشمان هەیە ئەمیش ئینهانسی هەیە یعنی ملەوەنەکەی و ناملەوەنەکەی ئەوەی خەڵک پێڵێن بەڵێن هەموویان ئەمانە بە هەر نەوعێک لە گرەیەکان ئیتر گرەیەکی حەمید بێ ینی پاک بێت یا پیس بێ بە زمانی خەڵک پاک بێ یا پیس بێ نەوعێک خیچەری هەیە نەوعێک وێنە ئەیا بەدەستەوە بۆ رادیۆلۆجیستەکە بۆ پزیشکی تیشکەکە کە لەوە ئەچێ ئەها بڵین گومانی پیسی و پاکەکەیمان زیاتر بۆ دەرخە ئێمە پێچکانمان هەیە ئەمە ئیتر زۆر زیاتر پێمان ئەڵێ بە دەقیقی خەریکە ئەوە بزەبەتتر ئەم پێچکانە تۆزە یعنی زوو ڕووی یەکاتەوە کە پیسە یا پاکە ئەنجا دوای ئەوە ئەگەر ینی جاری واشەیە هەنێ شتێ مکلیفە ئای مەسەن پێچکانێ بە دەوەرەقە تۆ مەجبوری بەشتە ئاسان ئەسپایرێشنەکەی بۆ بکەی ئەسپایرێشنەکەی بۆ بکەی بەڵام من ئێستا من خۆم شەخسەن ئەگەر گومانی CA کەم و یا مەسەرەن بە بایۆپسیەکەم CA بوو بێت بە بایۆپسیەکەم بۆم دەرکەوت بێ بە نمونونەکە بۆم دەرکەوت بێ کە ئەوە تا شێرپەنجەیە بەڵام کۆمەڵی لیمفەگرەی هەیە ئەخە من هەبەز نابێ خۆ بەس شێرپەنجەکە لابم بەبێت لیمفەگرەکان هەتا خوارەوە بە ملیەوە تا بنی ملی لابم زۆر جار ماسوولکەکانی ملی ئەم ماسوولکانی کە پێچی میلەکاتەوە لای بێ زۆر جار دەمارە خوێنەکانە بووی هەموو شەبەکەی تۆڕی لیمفی نەخۆشەکە ئەبێت لابێ هەتا کوێ احتیمال هەیە پۆزەتیڤ بێ بۆ ئەمە پێچکانم پێ باشترە مەسەلەن بۆچی ڕاستە مکلیفە بەڵام من لە باتیەوەی بچم
هینەکە بکەم دووجار نەشتەرگەری بکەم یەکجار نەشتەرگەری یەکەم پێشۆ پێسکار باش. هەر بۆ زانیاریتان تکاکەم لەوە تێبگەن بە ڕێزانەوەی کە پزیشکن وتان لێ وەرەگرێ ئەوێنێرە بۆ پشکنینەوەی پێڵەن زەرعا مەرجنی هەر کەسێک زەرعی بۆ کرا ئەمەیتە شێرپەنجە بێ نەخێر ئەوە تەنها دکتۆرەکە دڵنیا بێتەوە لەوەی کە شێرپەنجە نییە زۆر جار دوو جاری ئەەکەینەوە بەڵێ بەس بۆی دڵنیا کە پاکە گومانی هەبێت پسپۆڕی شانەزانیەکە ئەڵێ من گومانم هەیە لی نمونەیەکی کەم بۆ وەرگرا زۆر جار فاینی دڵەکە وەرەگری بە سرنجەکە جواندەری ناخە مەسەڵەن بۆ پارۆتیت بۆ لیکەڕژێنەکە مەجبورین بینێرینەوە ئەم جارە فاینی دڵێکی کە یا مەجبوری بایۆپسیەک ئەڵە کۆنفەرمی کە بە بایۆپسی بە نمونە ئەمە یەک دوو ئەوەی تریش کە زۆر گرنگە لە بابەتەیە کە هەمیشە هەوڵەدین بە بەرزترین تەکنیک و ئاسانترین شێواز و زۆرترین زانیاری لە خزمەتانە بین شێرپەنجەی دەم هەر بەشەی برین دەرناکەوێت کە ئەڵین دەممە بەسمان هەر ناو دەم نییە قوڕ و قوڕقڕاگۆ سوورێن چکو و مل و لێوگەی سەرەوە و سەریشەوە ئەمە لێو یەکێکە لە زۆرتری شێرپەنجەکان باڵێکە دەرەکەوێت هەندێک جار بە شێوەی هەڵ ئاوسان هەڵتۆقین یان لوش دەرەکەوێت جا جگە لە ڕۆڵە نەشتەنگەرێکی کە دکتۆر زانیار و هاوڕیانی نەشتەرگەری شێویلگە و ڕوو و نەشتەرگەرانی گشتی کاریتیاکەن ئەڕۆینە سنتەری ژیانەوە بۆی کە یەکێک لە میوانەکان باس لە بەکارهێنانی تیشک بکات یاوی کە پێڵەن لێزەر ئێوە بۆ شێرپەنجەکانی ملوسەر بزانین ئەوان چۆن کارەکەن لەگەڵ ئەمانە و پاشەوگەڕنە خزمەتان بووی پرسیارە ماوە لە دکتۆر زانیار پاشەوەی کە کەسێک دەستنیشان کرا بە شێرپەنجە و شێرپەنجەکەی بۆ لابرا و چارەسەری تیشک و ئەمانەی تەواو بوو ژیانی پاشەوە چۆن بەردەوامە بێ لەگەڵمانەوە. ئێمە لە سنتەری ژیانەوە سەر بە بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی کە تقریباً تا ئەم دەقێش تاکە سنتەرە لە هەم لە کوردستان و هەم لە عێراقیش کە توانێت چارەسەری نەخۆشانی شێرپەنجە بکات لە ڕێگەی بەکارهێنانی تیشکەوە. ئەم سنتەرە تقریباً لە 2010 دەستمان کردو بە چارەسەرکردنی نەخۆشەکان کە تازەترین تەکنیک کە لە هەموو جیهاندا بەکاریە کە لە وڵاتە پێشکەوتوەکانی وەکو ئەمریکا و بریتانیا بەکاردێ ئێمە لێرە بۆ نەخۆشانی خۆمانی بەکاردێنین. بە شێوەیەکی گشتی ئەگەر باسی شێرپەنجەکانی سەر و مل بکەین کە یەکێکە لەو شوێنانەی کە زۆرترین جار تیشکی لێ بەکاریە لە ئێستا لە زانستی ئێستای شێرپەنجەیە هەمی ئێمە بەزەوەنیە کە ئێمە نەخۆشەکە چاک بکەینەوە هەمی ئێمە ئەوەیە کە نەخۆشەکە چاک بکەینەوە و کەمترین زەرەر و زیان بە ئەندامەکانی توشبوو بە شێرپەنجەکە بگەێنین و باشترین ڕێگە بۆەوە تیشکە. بۆ نمونە لە شێرپەنجەکانی قورگە ئەگەر بە نەشتەرگەری چارەسەر بکرێت ئەبێ قورگەکەی بۆ لابرێت دوایەوە نەخۆشە ناتوانێت قسە بکات دوایەوە نەخۆشە جاری وایە ناتوانێت خواردن قوت بە کێشەی بۆ دروستە بێ بەڵام لەڕێی بەکارهێنانی تیشک کە لە سنتەری ئێماکرێ خۆشبەختانە ئەتوانین نەخۆشیەکە بە تەواوەتی چاکڕینەوە بۆ ئەوەی کە بێەوەی هیچ کێشەیەکی بۆ دروست بێت دوایی کە ئەتوانێت قسە بکە ئەتوانێت نامخوا هیچ کێشەیەکی بۆ دروست نابێت. سنتەری ژیانەوە خۆشبەختانە بە هامەنگی لەگەڵ هەموو نەخۆشی فێرکارەکانی سلێمانیە بە تایبەتی نەخۆشخانەی هیوا بەشی هیستۆپاسۆلۆژی نەخۆشخانەی شۆڕش و بەنسبەت نەخۆشی سەر و مل ئێمە دایمەن پەیوەندیمانە لەگەڵ نەشتەرگەری قورگ و لووت نەشتەرگەری شەویلگە و ڕووم بە هامەنگی ئەمانە ئەتوانم بڵێم چارەسەرێکی نمونەی پێشکەشەکرێت لە شاری سلێمانی بۆ نەخۆشانی شێرپەنجە. وەکو هەمووتان دەزانن هەموو نەخۆشەکانی ئەم سەردەما بە یەک دکتۆریان بە یەک پسپۆری چارەسەر ناکرێت. هەموو نەخۆشیەکان پێویستی بە چەفرە پسپۆری هەیە کە ئێمە کەمانەیە نەخۆشێک چارەسەر بکەین پێویستمان بە نەشتەرگەر هەیە پێویستمان بە شانەزانی هەیە پێویستمان بە عیلاجی کیمیایی هەیە و پێویستمان بە تیشک هەیە. ئەمانە بە هەموویەوە چارەسەرێکی متەکامل چارەسەرێکی ڕێکوپێک پێشکەشی نەخۆشەکەین. بەکارهێنانی تیشێک لە شێرپەنجەی سەر و ملە چەند جار بە چەند ڕێگەیەک هەیە یەکێ لە ڕێگەکانەوەیە کە نەخۆشەکە لە بیدایەتی نەخۆشیەکەیەتی لەو حاڵەتەیە ئێمە نە عیلاجی کیمیایی بۆ بەکارێنین نە نەشتەرگەری پێویستە تەنها تیشک خۆی بە تەنها دەتوانێت نەخۆشەکە لە ساسە کۆنتترۆل بکە
کە ئەمە بەڕاستی هەواڵێکی زۆر خۆشە لەبەر تیشک مزعافاتی زۆر کەمترە بە کیمیایی و مزعافاتی زۆر کەمترە بە نەشتەرگەری و نەخۆشەکە هیچ کێشەیەکی بۆ دروست نابێ بەڵام تقریبان مانگێک لەژێر چارەسەر هابێ لای ئێمە لە دوای مانگکەوتکو ئینسانێکی تەبیعی توانێ بگرێتەوە بۆ سەر کارەکانی بێ ئەوەی هیچ فەرمانێکی لەشی لەدەست بە بێ ئەوەی هیچ مزعافاتێکی بێ کە پێوی دیار بێ لە داهاتووە. یەکێ لە بەکارهێنانەکانی چارەسەری بە تیشک ئەوەیە کە هەندێک نەخۆش هەیە کە لە قۆناغەکانی کۆتاییا پێزانرێ یان لە قۆناغێکایە کە نەخۆشەکە تا ڕادەیەک بە سەر و ملیا بڵاو بۆتم لەو کاتیا ئەبێ نەشتەرگەری بکاو نەخۆشە بە نەشتەرگەری گرێکی لاابرێ دوای ئەوەی کە ئێمە ئەیبینین و دوای ئەوەی کە بەشی شانەزانی فەحسی دەکەن ئێمە بۆمان دەرەکەیە کە ئەم نەخۆشە لەوانەیە کە سەر هەڵبات و جارێکی تر یا احتیمالی سەر هەڵدانەوەی هەیە لەو کاتیا تیشی بۆکەین وەکو تیشک بۆەوەی کە جارێکی تر سەر هەڵنەیاتەوە ئەمش دیسان تقریبا مانگێک بۆ مانگونوویەکی پێچە بە پێی نەخۆشەکە و بەپی ئەوەی کە شانەزانی بەشی شانەزانی پێمان دەڵێ سەبارەت بە تەکنیکی چارەسەری شێرپەنجە بە تیشێکە لە سنتەری ژیانەوە دەکرێم ئێمە زۆر دڵخۆشین بەو چارەسەری کە خۆمان پێشکەشەکەین لەبەرەوەی زۆربەی بەخۆشمەوە زۆربەی دکتۆرەکان دەری وڵاتمان بینیوە کە مقارنەیەکین بێرە سیرەکەین هەمان ستاندەر و هەمان تەکنیک و هەمان ڕێگە بەکارهێنرێ بۆ نمونە لە شێرپەنجەکانی سەر و مل تەکنیکێک بەکارهێنە پێوتی ئایەمارتی ئەوەنی من بزانم تا ئێستا لە عێراقا بەس لەم سنتەرەیە بەکارهێن کە تەکنیکێکی زۆر متەتەوڕە یعنی لە باتیەوەی کە نەخۆشەکە بە 2 بیم چارەسەر بکەین جاری وایە بە 20 بیم چارەسەریەکەین باشی ئایەمارتی چیەوەیە کە منەتوانم تیشێکی زۆر بم لە نەخۆشیەکە بێەوەی ئەندامەکانی دەوروبەری ئەو تیشکیان بەرکەوێتەوە تەکنیکی زۆر قورسە و زۆر پێشکەوتووە و خۆشبەختانە لێرە جێبەجێکرێن یەکێ لە کارەکانی تری ئەمە کەیکەین ئەوەیە کە مانگی جارێک و هەفتانەمان هەیە و ڕۆژانەمان هەیە چێکی جیازەکانمانەکەینەوە کە وی بزانین ئەو تیشکەی کە ئێمەمانی بین بە نەخۆش هەمان ئەو بڕەیە کە من نووسیمە و هەمان شێوەیە کە منە مێ بگا بە نەخۆشەکە یەکێ لە ڕێگاکانەوەیە کە بەم ڕێگەیە یین ئەم بۆکسە دانین کە ئێمە پێڵین فانتۆم و ئاویتایە ئەم بۆکسە بەکاری هەندێ وەکو وایە ئێستا نەخۆشێک لەوێ بێ و چەند سێنسەرێکی تیان بۆکسە کە ئێمە تیشک داوەبەزێنین بۆ ناو ئەم بۆکسە سێنسەرەکان یان بڕی ئەو تیشکە پێون کە ئەگاتە سێنسەرەکان بەو شێوەیە ئێمە زانین کە ئایا ئەو تیشکەی کە لەم جیازەوە دابەزێ هەمان ستاندەرە هەمان ئەو بڕەیەک ئێمەمانەیە و بە هەمان شێوەیەک ئێمەمانەیە. هاتین و خزمەتتان شێرپەنجەکانی مل و سەر کە بە ئەنیمەیشنەوەمان باسکردن بە پرسیار و وەڵامان پێ هاتین بە قۆناغەکانیان ڕۆشتین هەتا گەشتین کە کەسەکە دەستنیشان کرا شێرپەنجە هەیە نەشتەرگەری بۆ کرا و لابرا پاژۆینە سەر باسی ژیان پاشەوە دکتۆر زانیار ئێوە ئەو بەڕێزانی کە شێرپەنجەی دەمیان هەبوو پێشتر باس لەوە کرد هەندێک لە ماسوولەکانیان لابێ کە من ئاگەجارم هەندێک لە تێ لە زمانیشان لابن کە ئەمە توانای قسەکردن ناهێڵێ ئەگەر شێرپەنجەکە لە ئێسکی شێویلگا بێ ئێسکی شێویلگایانە بڕن کە توانای جوێنی باش نابێ ئەگەر شێرپەنجەکە لە لوتا بێ لەوانەیە بەشێک لە لوتی لابرن کە دەرکەوتنی جوان نابێ ئەگەر شێرپەنجەکە لە شێویلگەکان نابێش ئێسقانی شێویلگە لابن ئەگەر لە لیکە ڕژێنەکان نابێ لیکە ڕژێنەکان لابن ئەو بەڕێزانی کە شێرپەنجەی دەمیان هەیە ژیانیان پاشەوە چی لێ پرسیاری یەکەم و گرنگترینم چەندێک پاژەوە ئەژی هەر لە بیدایەتەوە ئەرزم کردی یعنی ئێمە نەشتەرگەری کاتێک ئەکرێ بۆ نەخۆشێک هەڵڵانەوەی ڕەبتە بەوەی کە ئەو مەرحەلەیە کە تیای هاتووە چۆن بووە و نەوەی نەشتەرگەریەکەی چۆن بووە ینی ستەیجەکەی و گرێدەکەی ئەوە زۆر دەورە یعنی وەکو هەموو جۆرەکانی تری شێرپەنجە ئەگەر زوو دەستنیشان بکرێت ئەگەری ژیان پاش ئەوە زیاترە زۆرە ئەگەری هەڵڵانەوەی جاری وایە زۆر سفرە دووبارە گەڕانی شێرپەنجەی دەم زۆر کەمە زۆر کەمە هەیە مەسەڵەن خۆم نەخۆشمە بە 8 ساڵەمەوە پێش بۆم کردو ئەم ساڵ هەڵیاوەتەوە بەس لە بەرێکی کەی لە هەمان شوێن لەو شوێن لە بەرێکی کێڕیاتەوە وەکو لیژنێکی تازە وەکو نەخۆشیشی تازە ئەگینا مەسەڵەن بڵێن شێرپەنجەیە لەسەر زمان بێ و سانتیمێکی تێپەڕ نەکرد بێ یا 0.5 سانتیم بێ بەڕاستی ئەگە زوو لیکەیتەوە سیف مارجنێکی باشی لەگەڵ وەرگی یانیمە نەشتەرگەری کە ئەەکەین بەس
لووەکە لا نابین بڕێک لە گۆشتی ساغیش لا ئەبین بڕێک لە شانە ساغەکانیش لا ئەبین بۆی احتیمالەن تا ئەوێش گەشت بێت بۆچی لیمفەکان لا ئەبین احتیمالەن بە لیمفەکانە بڵاو بێتەوە هەرچەنە لەوە پێش کۆمەڵێک پشکنی تایبەتان کردو بۆوانە باشە ئەو بەڕێزانی کە باسی گەڕانەوە کردەوە بە سوپاس وەڵامی پرسیارەش دامەوە ئەو بەڕێزانی کە ئیتر پاش نەشتەرگەرەکە دەموچاویان بەتوانین بڵێن جوان دەرناکەوێت ئەگەر چی جوانی ئینسان لە ڕۆحیاتی لە دەموچاویان نییە هیچ چارەسەرێک هەیە بۆ ئەوان ئێمە دوای ئەوەی کە دڵنیا بووین ئەم نەشتەرگەیە خۆی بەداخەوە نەخۆشی ئۆرۆفیشیال کانسەر ئەوانەی کە بڵێن شێرپەنجەی دەم و چاو یەکێکە لە خراپترین نەوعەکانی شێرپەنجە ئیزعاجترین نەوعەکانی شێرپەنجەیە بۆچی چونکە یەکەم تۆ ڕێگەی خواردنە لە ناو دەمەوەیە ئیشەڵا کەس تووشی نەبێت ڕێگەی خواردنە ڕێگەی هەناسایانە بینینە یعنی پێنج سێنسەکە لە دەم و چاوتان تامکردنە بۆنکردنە بیستنە هەمووی لە دەم و چاوتایە لەبەرەوە یەکێک لە اینجا تەشەنەکردنیشی سەریعە چونکە تۆڕی خوێن و لیمف لە ناو دەم و چاوە معقەدە هەمویان پەیوەستن بە یەکەوە وەک بڵێ مەجراکان بە یەکەوە پەیوەستن لەبەرەوە ئەگەر درەنگ دەستنیشانە کرد ئەگەری هەڵانەوەی زۆرە معنی ئەمڕۆ ئەی بڕی برینەکەی چانە بە تۆ هەڵیاوەتەوە ئەوانی کە گەورەیە لیژنەکە یا ستێجەکەی بەرزە بۆیە ئەبێت دڵنیا بیت لەوەی کە تەواو بنبڕ بووە هەڵانەوەی نەماوە جا ئێمە لەم بابەتەشە لە شێرپەنجەکانی سەروم لە ڕۆی نەخۆشخانەی هیوا پزیشکان و کارمەندانی ئێوەشمان بیر نەچووە دەچینێ بۆی باس لە ڕۆڵی ئەوام کرێ لەم چارەسەری ئەم نەخۆشیانەیە. شێرپەنجەی ناودەم کە بەشێکە لە شێرپەنجەی سەرومێل لە نەخۆشخانەی هیوا لە کلینیکی سێ ئەم نەخۆشانە ئەبینرێن بەڵام کاتێ ئێمە ئەو نەخۆشانەیەن بۆ لای ئێمە ئەو فەحسانەی پیانە ئەو فەحسانەشی کە زەڕوری ئێمە بۆیانەکەین لە بدایەتە هەوڵ ئەدەین مەرحەلەکەی دیاری بکەین چکە مەرحەلە لە شێرپەنجەیە زۆر گرنگە یەکەم بۆ دیاریکردنی علاجەکە دووهەم بۆ چارەنووسی نەخۆشەکە سێهەمیش بۆ کاریگەری هەیە بەسەر نەخۆشەکەەوە بۆیە مەرحەلە زۆر گرنگە لە شێرپەنجەیە بەتایبەتی شێرپەنجەی سەرومل و ناودام ئەو کەسانەشی کەیان بۆ لامان و مەرحەلە یەکن یا مەرحەلە دوون بەدە قۆناغی یەک و قۆناغی دوو ئەو مەرحەلەیە کە کیمیاوی ناوێت تەنها چارەسەرکردنەکە یا نەشتەرگەریە یاخود چارەسەر بە تشکا ئەو کەسانش چارەسەر بۆکرێت کە بڵێن شمولی عملات ناکەن لەبەرەوەی کە لە باتنیا تەواو نین کێشەی دڵ و کێشەشتیان هەیە بەڵام ئەگەر مەرحەلە سێ بوو واتە گرێەکە لە مەرحەلەیەکایە دوای ئەوەی کە نەشتەرگەری بۆکرێ یە بۆ لای ئێمە چارەسەرێکی بێنێ کە چارەسەری تشک و کیمیایی پێکەوە ئەمەش وەکو پێڵەن کۆنکۆمتان کیمۆرادۆسەراپی چارەسەرێکە ڕۆژانە تشک وەرەگرێت لە سەنتەری ژیانەوە و هەفتانەش کیمیایی وەرەگرێت لە خستەخانەی هیوا هەموو هەفتەیە بۆ نمونەگە سێشەمە بێ هەموو سێشەمەیە تا 6 هەفتە بەڵام ئەگەر مەرحەلە چوار بوو ئەو مەرحەلە چواریش لە سێ بەش پێکاتەوە ئەی و بی و سی ئەی ئەو مەرحەلەیە کە مەجای عەمەلاتی تیاماوە و گرێەکە پەلاماری خانەکانی دەوروبەری یاوە شانەکانی دەوروبەری یاوە بەڵام مەجای عەمەلاتی تیاماوە داوێت کە عەمەلاتەکە ئەمیش وەکو مەرحەلە سێ یەت بۆ لا ئێمە چارەسەری تشک و کیمیایی پێکەوە وەرەگرێ بەڵام جگەلەوە سێ جەرسی کیمیاوی تریش وەرەگرێ پێڵە ئەنجوڤان کیمۆسەراپی واتە کیمیاوی تەواوکەری ئەو عەلاجانەیە کە پێش خۆی وەریگرتووە 21 ڕۆژ جارێکە بەڵام ئەگەر مەرحەلە چواربی بوو ئەو مەرحەلەیە کە مەجای عەمەلاتی تا نەماوە و وەرەمەکە پەلاماری شانەکانی دەوروبەری خانەکانی دەوروبەریەوە بە جۆرێک کە ناتوانێت عەمەلات بکرێ بەڵام ئێمە ئەتوانین سێ جەرسە کیمیاوی بینێ کە بێڵە ئیندەکشن کیمۆسەراپی 21 ڕۆژ جارێکە ئەو جۆرە کیمیاویە بۆ ئەوەیە کە ئەو گرەیە بچوو کاتەوە داونستێجی پێڵێن یارمەتی جەڕاحەکایە کە بتوانێت بە ئاسانی عەمەلاتەکەی بکات بەڵام ئەگەر مەرحەلەکە مەرحەلە 4 بوو واتە ئەو مەرحەلەیە کە بڵاو بۆتەوە و شێرپەنجەی ناودەمیش کە بڵاو بێتەوە ئەچێ بۆ چەند ئەندامێ بە دەرەجەی یەکەم سیەکان
بە دەرەجەی دووەم ئسقان و سێم و چوارەم جگەر و مێشک کە چووە ئەو ئەندامانە ئێمە کیمیاوی ئەینێ بە شێوەی پێڵەن پالاتیف کیمۆسەراپی واتە کیمیاوی ئەینێ بۆ سێم بەسمانەیە لەم کیمیاویە یەکەم معاناتی نەخۆشەکە کەمەکاتەوە بۆن من ئەگە ئازاری هەبوو ئازاری کەم بێتەوە ئەگەر تەنگە نەفەس بوو چکە زۆر جار هەیە گرێکە زەختە خاتە سەر بۆری هەناسە ناتوان هەناسە بە ئێمە کیمیاویکی ئەینێ بۆی پچک بێتەوە بتوانێت هەناسە بە یاخۆ ئەگەنانی پێ نەخورێ ئێمە گرێکە لەوە بچووکەکەینەوە بە کیمیاوی بۆی کە بتوانێ نامخوا دوای دەفی تریشمان هەیە لە کیمیاوی لەم مەرحەلەیە درێژە بە ژیانی نەخۆشەکەین لەگەڵ ئەوەشە گەشتکردنی وەرەمەکە دوا ئەخەین ئەمان ئەوە جگە لە علمیش تازەش هاتووە کە پێوترێ علاجی ئیمینۆسەراپی علاجێکە کە بەرگری نەخۆشەکە بەرامبەر بە نەخۆشەکە زیاد دەکا واتە ئەم علاجە زیاتر لە مەرحەلە چوارسی آخر مەرحەلەیە ئەم علاجە ئەدرێ. ژیان جوانە جوانی ژیانیش بە ڕۆح و بە کۆنتترۆلکردنی فشارەکانمانەوە بێت و بەردەوامیدان بە ژیانیش بە خواردنی تەندروست و شێوە ژیانی تەندروستە. ئێمە لە چارەیە 49 ئەڵلقەیە باس لە شێوازە تەندروستەکانی ژیانەکەین. شێوازە تەندروستەکان چییە؟ خواردنی تەندروست. خواردنی تەندروست چیە؟ ڕۆژانە 5 پارچە جیاوە سەوزە و میوەی ڕەنگە و ڕنگ. بۆ نمونە تەماتە و خیارکەیەکی بە زەڵاتە دوو ڕەنگی جیاوازە کە بریتێ لە سەوز و سوور. مۆز ڕەنگێکی ترە کە بریتێ لە ڕەنگی زەرد و پرتەقاڵ ڕەنگێکی ترە کە بریتێ لە ڕەنگێکی پرتەقاڵی ئێوەش بارازی خۆتان ڕەنگێکی تر هەڵبژێرن. بوونی سەوزە و میوەی ڕۆژانە 5 پارچە جیاوە سەوزە و میوە و بیریشمان چێتەوە سەوزە دەکرێت ژیانی مرۆڤ باشتر بکات بۆ لەبەرەوەی کە میوەکان پڕن لە دژە ئۆکسانەکان و مرۆڤ لە هەموو جۆرەکانی نەخۆشی و شێرپەنجە دەپارێزن و ئەگەر تووشیش ببین بە ئاسانی دەتوانێت نەخۆشەکە دەرباز ببین. میوانی بەردامەکەش دەربارەی شێرپەنجەکانی سەر و ملاباسی لەوە کرد کە کۆنتترۆلکردنی فشارەکان زۆر گرنگە هەم بۆ خۆپاراستنە شێرپەنجەکان و هەم بۆی کە ئەگەر تووشی شێرپەنجەکە بووینیان دەستنیشان کراین بە شێرپەنجەکە خۆمان لە پارێزین. لە شێرپەنجەی دەما بۆیە وشەی تووشبوون بەکارهێنم چکە جگەرە کێشان و ئەلکوهۆل و سێکسی نەپارێزرا و دەکرێت سێ هۆکاری زۆر مەترسیدار بن بۆ تووشبوون بەم نەخۆشیە و بەتایبەتی لە سێکسی نەپارێزراوە بریتە لە سێکسی دەم ئەوەی کە لە ڕێی دەم بەکارهێنرێ بۆ سێکسکردن و هەمیشە ڕێنمایەکانی ڕێخراوی تەندروستی جیهانی بازدەواکەن کە پێویستە مرۆڤ لە کاتی سێکسی دەما کۆندۆم بەکاربێنێت و بە هیچ شێوەیەکی ژەدەروی خێزان سێکس نەکرێت. ئەوەی کە لە وڵاتی ئێمە شێرپەنجەی ملی ڕەحم و شێرپەنجەکانی قوڕ کەمترن لە چاو وڵاتانی دەرەوەیە هۆکارەکەی پەیوەندی کۆمەڵایەتی و ئاینە بەهێزەکانەکە ئێمە هەمانە و ڕێگەمان پێ نادەرە دەروی خێزانەکانمانە سێکس بکەین. ئەوەی کە زۆر تایبەت بوو بۆ من وەک پزیشکێکی دان وەک پێشکەشکارێک وەک هاوڵاتیەک و میوانی بەرنامەکە زیادی کردە سەر زانیاریەکان بریتێ لە هەوکردنە کەڕووی و هەوکردنە بەکتریاکانی ژناودەما بە مانایەکی تر ئەو کاتێککە دانتان ئیلتیهابێ شەبێ مەڵێ هەر عیلاج وەرەگرم کە مناڵەکەت دانی ئیلتیهابیە بێ هەر مەڵێ بە عیلاج و بە عیلاج و بە عیلاج چونکە دەکرێت ئەمە لە درێژخایانە لە درێژ مەودایە هۆکاری مەترسیدار بێ بۆ تووشبوون بە شێرپەنجە. جگە لەوەش بوونی هەر برین گرێ لوویەک لە ناو دەمی مرۆڤە ڕەنگەکەی سوور سپی بێت یان هەر ڕەنگێکی تر بێت بۆ ماوەی زیاتر لە 2 هەفتە بمێنێتەوە پێویستە پزیشکێک بیبینێت بۆ دڵنیابوونەوەی کە سەلامەتە و شێرپەنجە نیە. لە خۆتانەوە دەرمانی کوردەواری بۆ ناو دەم و دەرمانە مۆرەکە بەکار مەهێنن چونکە دەکرێت دەرمانی زۆر ئاسان هەبێت و لە کێشەکە نەجاتتان بە. شێرپەنجەی دەمیش وەک هەموو جۆرەکانی تری شێرپەنجە ئەگەر لە سەرەتاوە دەستنیشان بکرێت چارەسەرکردنی ئاسانە و ئەگەری ژیانە دوام نەخۆشیە زۆر زۆرە. بەڵام ئەگەر درەنگ دەستنیشان بکرێت ئەوە ئەگەری هەیە مرۆڤ بکوژێت و بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیەکە ئەم نەخۆشیشی تر وایە بەشەکانی لەشی مرۆڤە. ئەلێرە ئەم وەرزەی چارە تەواو ئەبێ دەربارەی شێرپەنجە. ئەڵلقەی داهاتووی چارە تایبەتە بێت بە گەڕانەوە و بینینەوەی کە چیمان پێشکەشی ئەوە کردو لە 25 ئەڵلقەی ڕابردووە دەربارەی شێرپەنجە. هەتاو کاتە هیوادار مەرگیز پێویستان بە پزیشک و نەخۆشخانە و دەرمان نەبێ. ڕێز و حورمەتی ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە و تەواوی ستافی هونەری و ئیداری دەستگای میدیای کورسا قبول فەرموون. شەو و شەوگارتان شاد خواتان